کامێرەکەی زۆر خراپەوە بۆ سڵاوتان لێبێ بەڕێزان بە هیوایەوە ئینشەڵا دەنگمان لەلاتان هەبێ و سڵاوتان لێبێ ئەگەر کەسمان لەگەڵایە سڵاو لێبێ بەڕێزم دەنگ هەیە ئەگەر ئەزیێت نەوێ بەس تاکیدم بدەنێ ئەگەر دەنگ هەبێ سوپاستانەکەم زۆر باش زۆر باش زۆر باش سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم جاریشتر لەگەڵتانە لە لایڤێکی نوێ ئینشەڵا لەگەڵتان هەبم بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە ئینشەڵا لە خزمەتتانە بین و لەم لایڤەیە وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە ئینشەڵا بەس تکایە پرسیاری دووبارە جارێ دیکە تاکید دەکەمەوە ئەگەر نەینێرم زۆر سوپاستان دەکەم بۆی بتوانین بە باشترین شێوە خزمەتتان بکەین و وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە ئینشاءالله طبعاً پێشەچی ئەبێ سوپاسی هەموو بەڕێزانە بکەم کە نامەیان نەهاتبوو بۆ هاڵ پرسینی باوکم و دوعای خێریان کردبوو سوپاستان دەکەم و داوای لێبوردنیش دەکەم ئەم مودەیە بە هۆکاری ئەو بابەتە نەمتوانیوە وەڵامی پرسیارەکان بدەمەوە یان لە خزمەتتان نابین بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانتان وەربگرن یان هەر هیچ نەبێت لەم کاتی زانکۆڵاینەیە خزمەتێک بۆ خۆشەویست بگەین بەڵێ طبعاً هەندێک داتا و زانیاری هەیە سەبارەت بۆی نسبەی نەجاح تقریبا 145 لەو بینەیە 50 تەڵەبێک دەرچوونە و بەشێکی کە زانستیە و بەشی کە وێژەیی و پیشین بەپۆی گشتی ئەوەی خوێندنەوەی بۆ ئەکرێت دەرەجا گۆڕانکاریی زۆر بەسەر نایە هەرچەندی لە سلێمانیا ڕێژەی دەرەجەی 98 بۆ 100 وەکو ئەوەی وەکو زانیاریەک بە ئێمە گەیشتبێت لە دەوروبەری 250 تەڵەبەیەکە بۆیە تەوەقوعەکرێت لە سلێمانیا کۆلێژە پزیشکیەکان بە چەند پۆینتێک هەتا نزیکی دەرەجەیەک احتیمالی بەرزبوونەوەی بەشەکانی دیکە وەکو ئەندازیاری و ئەو بابەتانە یان بەشەکانی تری وەکو پەرستاری و ئەو بابەتانە احتیمالە گۆڕانکاریەکی کەمی چەند پۆینتی هەبێ بەڵام تەفسیراتێکی وای نابێ ئینشاءالله هەو ینی تەوەقوعەکەم دەرەجە لە نزیکی ساڵی پارا بێ بەشەکانی تر بەڵام تووزەکان بەتایبەت لە سلێمانیا و لە هەولێریش تا ڕادەیەک ئەو بابەتانە هەیە بەڵام یعنی چۆنەڵێن بابەتەکە تۆزێک جیاوازی هەیە لەبەرەوە ئینشاءالله شتەکان باشە بێ لە چەند ڕۆژی داهاتوە زیاتر شتمان بۆ ڕوو نەبێتەوە داتا و زانیاری زیاترمان بەدەستەکە ئینشاءالله بزانین چۆن ئەبێ ئینشاءالله ڕێگای ئیسلام سڵاوی ناردە سوپاس بۆ بەڕێستان تێڤی محەممەد وعليكم السلام ورحمة الله دەستان خۆش بێ عليكم السلام ورحمة الله وبركاته 96.6 لە سنووری سلێمانیا چیوەری ئەگرێت ئەوە پرسیارێکی تۆزێک واقعەیە تا ڕادەیەک ئەتوانین بڵێین ئەو کۆنمرەیە لە سنووری سلێمانیا لە دەوروبەری دەرمانسازی ئەگەری ئەوێ ئینشاءالله پارالێلی ئەسنان ئەگەرێکی هەیە و ئەگەرێکی کەمیش لە پارالێلی گەرمیانە احتیمالی هەیە وای بۆ ئەسم بەڕاستی زیاتر لەو دەوروبەرانەیە بێت ئیتر بۆ خوارەوەش ئەوە قلارسازی و پرۆگرامسازی و ئەندازیاری کۆمپیوتەر و با بڵێن پەرستاریە بێهۆشکاریە ئەو بابەتانە مسعود نظر
باس کرد دەرەجەی ئەم ساڵ کەمێک لە چاو ساڵی پارەوە ڕەنگە گۆڕانکاری چەند پۆینتێک ڕووبدا بە تایبەت وەکومان لە عامەکان دەرمانسازی ئەوانە ئەگەری هەیە هەرچەندە هێشتا داتاکان 100% بەدەستمان نەگەیشتووە بەڵام ئەوەی تا ئێستا بەدەستمان گەیشتووە لە ڕێژەکەەوە هەرچەندە ڕێژەی تەڵەبە 19,000 تەڵەبە لە ساڵی پار زیاتر دەرچوون هەیە بەڵام وەزارەتی خوێندنی باڵاش داوای لە زانکۆکان کردووە کورسی خوێندن هەواڵێکی خۆشە بۆی ئومێ دەکەین ینی ئەو شتانە پاشەوەی بەتەواتی دڵنیابینەوە لە زیادکردنی ژماری کورسییان زیاد وەردەکاریەکان زیاتر بەرچاوڕنەکەین معدلی 6.7 بەڵێ زۆربەی بەشەکانی کۆلێژەکانی ئینشاءالله بە پەیمانەکانیشی ئەگەری وەرگرتنی هەیە ناوتحوت ئەسنان بۆ پارێزگای ئینشاءالله تەوەقوعەکەم ناوتحوت لەوانەیەکان ئینشاءالله بەنزیکەی وعليكم السلام ورحمة الله زۆر سوپاس الحەمدولله باشە جێگیرە تا ڕادێ هەرچەندە لە ماڵەوە چاودێریایە بەڵام الحەمدولله وەزعی باشە شکر بەخوای دەستان خۆش بێ و زۆر سوپاس بۆ ئەو هەواڵپرسیانە کاکە هیوا ئەڵێ پەیوەندی فیزیا و تاقیگا هیچ شتێکیان کیمیا تا ڕادەیەک ئەتوانین لە بەحسە کیمیایەکان بایۆلۆجی ئەتوانی بەڵام فیزیا ناتوانین فیزیا تا ڕادەیەک ئەتوانین لە بەشی چارەسەری سروشتی لە ڕووی چارەسەری سروشتیەوە زیاتر ئەتوانین استفادەی لێ 95.4 ئەم ساڵ چی وەرم ئەگرێت تکایە ئەخر بەڕێزەکەم لەکوێ لە سلێمانی لە هەولێر لە دوۆ بەکۆی گشتی ئەو کۆنمرەیە ئەتوانین بڵێن پەرستاری ئەگەر لە دۆ بسەکردن پەرستاریەکان بەعام شیکاریەکان پرۆگرام تەلارسازی لە هەندەسەکان ئەتر ئەمانەی زیاتر کەمی هەیە بۆ بەڵێن 93.4 لە پەرستاری و شیکاری و بایۆلۆجی پزیشکی بایۆلۆجی گشتی و پرۆگرام سازی و تەلارسازی ئەوانە ئەگەریان هەیە احتیمالەیان زیاتر لەوانەوە وەربگیرێت تەنانەت بە ئێوارانە ساڵی پار لە دەوروبەری تقریبا ئێوارەکەی وەڵاهی دەرەجەکانمان پەرستاری هەولێر کەمترین دەرەجە بەڵام لە بۆیە لە شەقڵاوەگەری هەیە بەڵام لە کوێ پێشکەشی ولا بتمنى لا بەرز بوێتەوە بەڵام بەس لە بەشە پزیشکەکانە لە بەشە کارگێڕیەکانە زۆر بەشەیە وەرێگرێ و لە پزیشکەکانی
بۆ دەرەوە ئەگەری زیاتر مێرێری بەشێکی چۆنە بەشێکی زۆر زۆریش باشە ئینشاءالله دالیا بەختیار سپاس بەڕێزی خۆش بێ حەزی باشە بۆ بەخوای گەورە مستەقبەڵ حەسەنەوە خۆتمان لەژێر کاردەیە بەڵام ئینشاءالله لە دوعاش کردە بەخشینەکەن ئینشاءالله باشە هەفتاوێک بە ئێوارە نەبێنانێت هەڵات دەگیرێت بەچی پەرستانی هەڵەبجە پەرستاری 7.850 ساڵی پار بووە ئەگەر و نەگەرە احتیمالی هەیە ئینشاءالله وەڵڵاهی من دەرمانسازی بەڕاستی دەرمانسازەکە زۆر زۆرم پێ باشترە 96.6 وەری دەگرێ بەزان وەکو وتمان لە احتیمالی دەرمانسازیەوە پێوە خوارد ئەسنان و طبعام زەحمەتە سەیدەلەکەش لە لێوارە یعنی بەڵام ئەگەری دەرسەی ساڵی پار بکەین دڵنیا ببینەوەی دەرمانسازی لە سلێمانی 95.6 ئەگەری هەیە تا ڕادەیەک ئینشاءالله ئەگەری هەیە بە پشتیوانی خوای گەورە نمرەی حتا بەشی ئەگە بە کردی دەرەجە دانە بەزێنێت پێشە لە ئەگەرەکان لە دەرەجەی لە پێمان نەدرابوو بەڵام ئەو دەورانەی وەرگرتووە ئەگەر هەفتا پۆی ئەگەریش باش پەرستاری هەفتا حەفت پۆی حەفت سەد و پازدە زانکۆڵێتی فەصلە پۆی حەفت ئێواران ئەگەری هەیە لە ئێوارانەکەی زیاتر ئێوارانەکەی نزیکە لا هەولێر احتیمالە چونکە هەولێر ساڵی پار ئەسنان 95 احتیمالی هەیە لە ئەسنان زانکۆڵای توقعکەم ڕۆژی شەممە جمعە شەممە ئینشاءالله یەکشەم ئەو پەڕێکەی دواتر بوو لە هەولێر نەتیجە بەرز بۆتەوە تقریبی حفادو محمد عملي كما أكيد أنفع لا قادم والله معلوماتي الشخص بالتلوبي فرستاري كلا حتى وشش طيب بوينت تقريبا ماشي فرستاري والله بهر كان أجرت من بوخم أندازي فرستاري باشترا أكيد صار رغبتي جنابت بريزي شفت كان يعني باشترا ولو خودي شخصي خام باولين أندازياري كمبيوتر
مامۆستا دەرەجا بەرزە بەو ڕادەیە نییە بەرزە بەڵام بەو ڕادەیە نییە زۆر زۆر لە ساڵ زیادی کردووە تقریبی ئەوە تۆزە لە شوێنەکان ئەگەر کورسی زیاد بکرێت قەناعەتم وایە دەرەجە طبیعی بڵام توقع هەتا دەرەجە قەناعەتم وایە تا ئێستا بەپێی ئەو زانیاریانە لای دەستم پێ تقریباً احتیمالی هەیە بەرز بێت نمرەی هەفتاد ئەندازیاری راپۆرتی زانین معادلەی هەفتاد زانکۆی راپۆرتی عملي هي كردي عربي انجليزي باش بێ عفوا انجليزي بیرکاری فیزیاء ئەو سێ دەرسەد باش بێ ئەگەر پرۆگرامسازی لە هەولێر پێم وایە لە لێوانە تۆم 50/50 ئەوەی کە ئێستا لە انشاءالله دەرەجەش داواکاری توقعات پرۆگرامسازی کۆمپیوتەرەکان زانکۆی صراحة كلية IT development آخر IT یەک مشکلەمان کۆلێجی زانست زەحمەت بەڵام IT ئەگەر هەڵە کۆلێژی تەکنیکی دەبێت زانستی 72.3 وەرگرت ئینفۆرماتیکی زیاتر پارالێلی هەیە 85 بۆ گشتی ئەگەر بۆ گشتی و علوم بایۆلۆژی یان تەندروستی گشتی تەندروستی گشتی 83.326 وەرگرت تقریبا وەرگرتووە یەکێک لە ئەگەرەکانە کە وەربژیرە ئینشاءالله و بۆ علوم بایۆلۆجیش لە زاخۆ کۆلێژی زانست علوم بایۆلۆجی بەرز کاتەوە گشتیە ئەگەری هەیە وڵاتی لەبی تحەیلی هەرچیان بەش یەک لە یەک باشترن بەڕاستی پێ دوایە خۆت لە بەشەکانی دیپلانی یا باشتری یان لە کیمیا بایۆلۆجی انگلیزی ئەوانە دەستی مربوط دابەتەوە ببورن وڵی نازانم بەڵام بە بەشی دەرمانسازی باشە خراب نییە بەڵام بەگشتیە توام دەرمانسازیەکە بە باشتر بەڵێ وەڵڵاهی لە بردنەکە ئەگەر ئاگادارم بکەنەوە تازە هەر هیچ بەکەڵک وەڵڵاهی ببوو
نازانم هۆکارەکەی چییە ئەستا لە هەوڵدان بەڵام نازانم چییە ناچارە پۆلی 12 داوای لێبوردن نەکەم وەڵاهی نازانم شتێک لە سەوتەکە هەبێت یان هەر بابەتێک کێشەمان بزانین تۆ نەبێت ئەگەر ئێستا مایکیش نازانم لێرانەوە هیچ کێشەیەکمان لێرە نادەن هیوادارم ئەگەر دەنگەکە باش نەبووە زانین محاولەیەک بەڵێ نەوەتحەد بوو طبعا خاص يعني بشخص أقول لا بيسوى مجا حلنا أقول أنا فيك وزرنا اي تي اگر زۆر و بەشی زانستی کۆمپیوتەر چارەسەری سروشتی ئەگەر ئەوانە بەشی دەرمانزانستی وەکو مەعهەد ئەوانە بەشی زۆر باشن 93 لە دهۆک لەوانەیە لە پارالێلی دەرمانسازی بە خوارەوە ئەگەری وەرگرتنی ئینشاء الله والله ئەوەنێ مزام ئایتی هەر ئایتیە لە بەڵام مشکلەمان لەوەیە ئێمە ئینفۆرماتیک دائیمەن وەکو هەندەسە وردەکاری زیاتر ئەوەی لە بازرگانیە لەوانەیە زیاتر ئایتی لە ڕووی ئیشوکاری بازرگانی و هەندێک بابەتەوە بخوێنێت احتیمالەن ینی هۆکاری زۆری جیاوازی دەرەجەکان لەو بابەتانەیە بێ بەڵام وەکو من معلومات بێت ئایتی هەر ئایتیە لە هەر شوێنێکا بخوێنیت ئەگەر بۆ خۆ زیرەک بیت بتوانیت کۆنتڕۆلی وەزعەکە بکەیت و دەرەجەی باشتیا بێنی و تایە زیرەک بی قەناعەتم وایە نزیک بن لە یەکەوە کێشەیەکیان نەبێ هەمان بەڵام عادەتەن ئینفۆرماتیک لەشێوە زانست لەشوێ بازرگانی وەکو ناو وەکو کەسایەتی شوێنەکە زیاتر سیراتی بەحقت بەرزبوونەوە ئەگەرێکە لە دەرەجە بەرزە من تەوەقعی هەتاکو نزیکەی دەرەجەیە بۆ دەرەجە نیەکەش ئەو پەڕێکی یەکەم بەو معلوماتانەی کێ بەڵام جارێک خیاڵێم ئەگەر زانکۆکان ژماری کورسەکانی زیاد نەکەن پێشە بۆ تەڵەبەکردن ئەگەر ئەگەری دەبێت پانزە و بەسەرەوە تەخڕوجیان کردو لە پۆلی 12 هیچ کێشەیەکیان نییە ئەوە وەزارەت خۆی ئاگاداریی بڵاو کردوەوە ئەڵێ بە هەمان کۆد و شێ تێپەڕۆکاری هەر ئەتوانن ئەگەر نا ئەبێ بیستەوە مەدرسەکەت و شادە دووسکەیتەوە بستەوە ئەزمونەکان ئیش و کارەکانت بکەیت باشە بەڕێزم بەڵێ واللهی کە حسابی خۆمان هەوڵمان
بکەین. بەڵێ کام بەش باشە دەرمانسازیان پرۆگرامسازیمان دەرمانسازیەکە تا ڕادەیەک باشترە 85 لە هەولێر بەشێک باشە وەکوتمان لە کۆلێژی زانست کۆمپیوتەر یان IT پارالێلی چارەسەری سروشتی لە ڤێرتەرنەری ئەوانە بەشی زۆر زۆر باشن دەرمانسازی وەکو مەعهاد پەرستاری ئەوانە بەشی باشن ئەتوانن ئیسفادەیان لێ بکەن. کاکە محەممەد دەڵێ سەیری ڤیدیۆی تۆم کرد بۆ پڕکردنەوەی زانکۆڵایان پێم وا بێ پار بوو کە دەربارەی چۆنێتی پڕکردنەوەی زانکۆڵایان بوو دا هیچی ترم پێویست ئەبێ بۆ پڕکردنەوەی زانکۆڵایان مەبەسم زانیاری ترە. وەڵڵاهی بەڕێزەکەم ئەو ڤیددیوانەی ئێمە کە ئەیکەین بە تایبەتی پڕکردنەوەکان هەوڵە دەین هەموو زانیاریەکان باز بکەین ئەگەر ئەم ساڵیش ئاکتیف بێ هەوڵە دەین ئەگەر گۆڕانکاری هەبێت یان هەر ڤیددیوەیەکی نوێدا ئەنین لە هەڵبژاردننی بەش و لە پڕکردنەوە و لەو بابەتانەیە کۆمەڵێک شت گرینگە. کۆنمرەی تۆ لەکوێیە لە چ ئاستێکایە و زائیدەن با بڵێن حەزەکانت لە چ ئاستێکایە ئەو دەرەجانی ساڵی پار و پێرار هەبوونە لە چه ئاستێکان ئەم ساڵ تەوەقوعی چی ئەکرێت کۆکردنەوەیەکی ئەمانە هەر هەمویان و تێگەیشتن لێیان ئەمجا دانانی بەشەکان نانی عادەتەن دەبەشی یەکەم 12 بەش تا 15 بەشی یەکەم با سەروی دەرەجەی خۆتانی شوێ کێشە نییە بەڵام گرنگەوەی لەگەڵ چۆنەڵی ناخ و لەگەڵ ئارەزۆکانتانە بگونجێت لە پاش ئەوە دا بۆ 15 تا 20 بەشی دیکە هەڵبژێرن کە لە نزیکی دەرەجەکەتانە و 100% ینی دڵی خۆتان ئەوێ ئەمە بوو بە 35 بەش ئەو 20 بەشەی کۆتاییش بە هەمان شێوە هەوڵدان بە شێوازی ڕێکی بخەن با لە دەرەجەکەشتان نزمتر بێ بە ئاستی خۆی بەپێی دەرەجە پیا بڕۆنە خوارەوە یان بەپێی ئارەزۆکانتان پیا بڕۆنە خوارەوە وابێ ئەگەر دەرەجە بەرز بۆەوە ئەوانەی لە خوار خۆتانەوەی وەرتان بگرێت ئەگەر لە حاڵەتێکە دەرەجە دابەزی ئەوانەی سەروی خۆتان وەرێگرێ ئەگەر نا ئەوانەی دەوروبەری خۆتان وەرێگرێ کە ئیشاڵا ئیسفادەی لێەکەن. بەڵێ 56.5 بەشێک وەری ئەگرێت ئازیێت نەبێت وڵای بەشە زیاتر لە ئێواران لە شەقلاوە لە کارژێڕی کار و لە سیستمی زانیاری کارژێڕی و ئەو بابەتانە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی ئەگەر علمی بیت یان با بڵێن لەو بەشانەی کە زیاتر لە گەشت گوزار لە هەولێر زیاتر ئەو دەرەجێ وەرەگرێت کە زۆر ئیسفادەی لێ ناکەی لە شەقلاوە لە کۆیە لە خەبات ئایتیمانەیە لە هەولێر سیستمی زانیاریمانەیە تا ڕادەیەک ئەتوانی ئەگەر ئێوارانەکە هەبێ ئیسفادەی لێ بکەی لە شەقلاوە سیستمی زانیاری کارژێڕی لە خەبات وەکوتمان ئایتیمان هەیە کارژێڕی کارمان هەیە لە شەقلاوە با بڵێن ئەوانە بەشی باشن ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی ئینشاءالله. بەڵێ ژمێرەری بەشێکی چۆنە کاکە مەسعود بەشێکی زۆر زۆر باشە و ئەتوانی ئیسفادەی لێ بکەی لە کۆمپانیاکان و لەو شوێنانەیە بەکاری بێنی و ئیشی خۆتی تا بکەی ئەگەر حکومیش نەبێت. 96.8 بۆ ئەسنان پارێزگای هەولێر ئەگەری چەندە؟ واللهی وەکو وتمانیانی ئەو دەرەجەیە بەڕاستی ئەگەر مقارنەیەکەین بە ساڵی پار ئەسنان لە هەولێر 95.33 بوو بۆیە ئەگەری 65 لەو دەورانەی ئەبێت 66 کوێ وەری دەگرێت باشە زۆر زۆر قەلەقم بۆ سلێمانی واللهی بەش زۆر هەیە بەڵام تۆ حەزت بەشوێ بەشە طوبیەکان ئەو نمرێ وەرناگرێ مەگەر لە ئەهلیەکان لە زۆربەی کۆلێژەکان وەکو کۆلێژی کارگێڕی بە بازارکردن وەکو کارگێڕی کار وەکو بەشەکانی پەروەردەی بنەڕەت و ئەوانە بە پارالێل و بە ئێواران ئەگەریان زۆرە ئەو بەشە وەریان ئانی ئەو دەرەجەیە وەریان بگرێت. ئەندازیاری میکانیک بۆ ئەم ساڵ لە هەولێر چەند وەری دەگرێت؟ ئەگەر هەڵە نەبم ئەندازیاری میکانیک ساڵی پار لە دەوروبەری هەولێر سەلاحەدین 84 وەرگرتووە تەوەقوعەکەم هەر لە دەوروبەری 84 بۆ 86 لەو دەورانە ئەگەری وەرگرتنی هەبێت.
بەڵێ طبعا وەریەگرێ مامۆستا 96 لە کۆیە تەوەقعم وان نییە مەگەر پارالێلەکەی چونکە ڕاستە ساڵی پار پزیشکی گشتی لە کۆیە 96 وەرگرتو ئەم ساڵ تەوەقعەکەم هەتاکو 96 و نی و ئەوانە ئەبڕات ئەگەری هەیە بەڵام ئەگەرێکی کەمە بە هیوام ئەوەی ئێستا دەنگەکە چاک بوو بێ ئینشاڵڵا نامەم زۆر بەهاتوو کە دەنگ خراپە بەڵام ئەوانە هیچ زۆر پێش ئێستان با بزانم کۆمنتەکانی ئەخیر سەبارەت بە دەنگەکە ئەڵێن چی دەنگ هیچ نامەیەک هەیە لێرە بڵێت دەنگەکە چابووە دەنگ نییە دەنگت تەواو نییە وەڵڵاهی جا ئەوە خراپ باشە بەهۆی ئەوەی دەنگێک خراپە و پێمان چا نەکراوە وەڵایی داوای لەبردنتان لێکەم لەم نیو ساعتەیە ئینشاڵڵا وەڕا ئەگرم هەوڵەدەم مایکێک ڕێک بخەم بۆ جاری داهاتوو هەوڵەدەم لەم دوو سێ ڕۆژەیە ئینشاڵڵا هەتاکو جومعە ئێمڕۆ چوارشەممە هەتا جومعە لایڤێکی تازە بکەینەوە داوای لێبوردنمان هەیە لەبەرەوەی ئەگەر دەنگ خراپ بێ و ئەو کێشانە ئەوواڵێ دەنگت تەواوە ئێستا دەنگ باشە زۆر باش زۆر زۆر باش کەواتە با بچینەوە لای پرسیارەکانی سەرەوەمان کە ئەیانوت دەنگ خراپە ئەوانەمان کردووە کەس تێناگەسی دەڵێ دەنگت خراپە وەڵڵاهی ئەوە بە حساب چاکمان کردەوە و جەماعەت دەڵێن دەنگت باشە و کێشەی نییە ئەها وەڵڵاهی جا داوای لێبوردنەکەی نەگەر کێشە لە دەنگمان هەبووە بۆیە ئێمەش لێرانەوە ئێستا دەست بە وەڵامدانەوەی پرسیارەکانەکەینەوە زین لەکوێ لێرەوە پێ بڕین 74 زانستی سلێمانی چی وەری ئەگرێت وەڵڵاهی بەش زۆر یعنی دایمان ئەو شتە ماوەتووە پرسیارکردن بە گشتی بۆ ئێمە وەڵامدانەوەی تۆزێک زەحمەتە بەڕاستی لەبەر ئەوەی کۆمەڵێک کێشەمان لێرە بۆ دروستە بێ ئایا علمیە یا ئەدەبیە حەزی بە چ بەشێکە بەش زۆرە لە نمرەی با بڵێن 74 وەری بگرێت زۆربەی کۆلێژەکانی کارگێڕی و ئابووری یان پەروەردەی بنەڕەت پەروەردە یان با بڵێن لە پۆلیتەکنیکە لە زۆر شوێنە ئیسفادەی لێکرێت ینی بەڕاستی لە پەیمانگەکانە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی ئینشاءڵڵا کۆنەورام 77.70 ئەگەر 11 حساب بکەم دەبێتە 78 ئەگەری هەیە زانکۆی ڤێرتەرنەری وەرم بگرێت لە دهۆک یان زاخۆ تاوان ڤێرتەرنەریمان لە زاخۆ نییە تەنها لە دهۆک هەمانە و با بڵێن ڤێرتەرنەری لە سنووری دهۆکە ساڵی پار 79.189 وەرگرتووە تقریبان با بڵێن 79 بۆ 80 وەرگرتووە بەڕێزیشت ئەگەر 78 ئەوەندانێت تۆزێ ئەگەرەکەی بەڕاستی کەمە بەڵام ئەگەریشی هەیە 90.60 لە سنووری هەولێر بە زانکۆڵایەن جگە لە ئەندازیاریەکان جگە لە ئەندازیاریەکان 90.67 تقریبان لە بایلۆزی پزیشکی پارالێلەکەی ئەگەری هەیە چارەسەری سروشتی ڤێرتەرنەری لە تەندروستی کۆمەڵ و لە با بڵێن ئەوانەی دیکە ئیسفادەی ئەتوانی لێ بکەی ئینشاءڵڵا لە بەشە توبیەکان کە ئەندازیاریەکان ناوێ ئەگەرنا ئەو دەرەجەیە کە ئایتیت پێ خۆش نییە جا لە ئەندازیاری بیان زانست لێ کەواتە پێت خۆش نییە تەنها توبیەکان تەوێ بەڕێزت وەڵای شەڵایمە هیچ لایڤێکمان ناسڕینەوە هەموو لایڤەکانمان ئەمێنێ و ڕاستەوخۆ دا ئەندرێت
لە لای بەڕێستان ئەتوانن متابعی بکەن هەموو لایفەکانمان ماوە ئێمە الحەمدوللیلا بێ زەحمەت 97.33 طبعامی چ شوێنێک وەری دەگرێت وەڵاهی تۆزێ ئەگەرەکەی لە سلێمانی کەمەتەوە قۆم بۆ شارەکانی دیکە هەیە بەڵام گرنگەوەی خۆت سەر بەچ پارێزگایەکی هەر پارێزگایە و حساباتی خۆی هەیە ئێمە پرۆگرامسازی تەلارسازی کامیان بە باشتر دەزانین بێگومان پرۆگرام سازی ئەوە هیچ مەجالێکی تیا نییە نەخێر دەرەجە ئەمەری دابەزینی نەماوە دەبێت دوعا بکەین زۆر بەرز نەبێتەوە 92.8 بە کردیتەوە هەندەسی پرۆگرامسازی ئەگەری لە چەرمەوە وەڵاهی ئەگەری هەیە چونکە قسمێکی تازەیە نازانین معدەلەکان چۆنە بێ بەڵام بەگشتی ئەمەل هەیە چونکە راپۆرین ساڵی پارکەکرا تقریبا لەو معدەلانەی وەرگرت پەیمانگە دەرمانسازی لە چەند شوێن هەیە لە هەرێمی کوردستان و بە معدەلی چەند وەردەگرێت وەڵاهی بەڕێزەکەم تەبعاً لە هەولێر و دهۆک و سلێمانی هەیە معدەلەکان لە بینی 80 بۆ 90 تقریبا لە 83 84ەوە هەتا 90 لەو بینانەیە بە زانکۆڵایی وتمان دەرمانسازی باشترە لە پرۆگرامسازی وەڵاهی دەنگەکە ئینشەڵا حەل بووە بە پێی ئەو کۆمنتانەی لە دواییە تەمەشامان کرد وتمان جیازی بینی ئایتی لە کۆلێژی بازرگانی و ئایتی زانکۆی پۆلیتەکنیک طبعاً لە ڕووی شەهادەوە زیاتر چۆنەڵێ بەشێکە لەو بەشانەی کە عەفوەن طبعاً وەکوتم یعنی جیاوازەکە بەو شێوازەیە کە تۆ باسی ئینفۆرماتیکەکەی ناو و ناوبانگ و با بڵێن تایبەتمەندی خۆی هەیە وەکو ئەوە نییە کە لە با بڵێن لەوەیە دروستە بێت لە بازرگانیە ئەبێت بۆیە قەناعەتم وایە ئەوەی ئینفۆرماتیکەکە بۆیە باشترە چونکە زیاتر و ورتر ئەچێتە ناو تەفاسیلی ئایتیەوە هەرچی ئەوەی بازرگانێکەیە زیاتر سەطحیە و تایبەتمەندە بە کۆمەڵێک باری بازرگانی و ئەو بابەتانەوە بە تەوەقوعی خۆم ئەوەنەی معلوماتم هەبێ 68 ئەگەری ئینگلیزی هەیە لە سلێمانی بە پارالێلیش کێشە نییە وەڵاهی ئینگلیزی و لە سلێمانی پەروەردەی بنەڕەت یەکێک لە ئەگەرەکانە ئەگەر هەڵە نەبم 68.9 بە ئێوارانەکەی هاتۆتەوە و لە هەڵابجا 62.603 ئێوارانی ئینگلیزی بنەڕەتیەکەیەتی و لە ڕاپەڕینیش ئەگەری هەیە بۆ پارالێلەکەی ئەو هات لەبەرەوە ئەینە بەڕێزان تەواو من داوای لێبوردنەکەم ئەوە لەبەر پێویستەوەی کە دکتۆر هاتۆ بۆ لای باوکم ئەبێ لایڤەکە قەتعکەم بە داوای لێبوردنم هەیە موعیدەکەمان دیارە نیو ساعتێک پێش خراوە هەر بۆیش 8:20 دقە دەستم پێکرد بۆی لە خزمەتتان نابم هەتا 9:20 دقە بەڵام دیارە پێشکەوتووە لەبەرەوە داوای لێبوردنم هەیە ئینشاءالله هەوڵەدەم زۆرترین لایڤ لەم ماوەیە بکەمەوە بەپێی ئەو کاتەی لەبەردەستمایە گردنمان ئازاکەن سەرکەوتوو بن ئینشاءالله مقدر نەبێ هەوڵەدەین ڕۆژانە لە خزمەتتان نبین گردنمان ئازاکەن و سەرکەوتوو بن